گەرژیانم پڕڕەخ نەبێ باوەڕ بەخۆبوونم نابێ گەرگاڵتەشم پێ بکرێ کەسایەتیم شەرمن ئەبێ نابێت. سڵاوتان لێبێت چۆنن دایک و باوکانی خۆشەویست هاوڕێ جوانەکانم بهیوام کە زۆر باش بن. ئەزانن ئەو گۆرانیم بۆوت چونکە زۆرێک لە هاوڕێکانم خەونی پچووک و ئاسانیان هەیە بەڵام پێویستە لەسەر ئێمەی گەورە و دایک و باوکان نەڵێن ئەو خەونە چییە یاخود گاڵتەیان پێ بکەین یاخود ڕەخنەیان لێ بگرین چونکە لەوانەیە بۆ تەمەنی ئێمە ئاسان بێ بەڵام بۆ ئەوان گەورەیە. جا ئەمڕۆژ هاوڕێکی جوانم هەیە خەونێکی ئاسانم جوانی هەیە بۆی پێم خۆش بوو یەکێک لە خەونەکانی بەرنامەی خەون بۆ ئەم هاوڕێیەمان بێت. جا لەگەڵمانابن کاتێک ئێستا گفتوگۆی لەگەڵەکەین و ئەچین بۆ ماڵیان و خەونەکەی بەدیێنین با دەست پێ بکەین. ئازیزانم ئێستا من ئامادەم بۆی کە پەیوەندی کەم بە ڕۆدینەوە. هاوڕێکەم ناوی ڕۆدینە ئێوەش بزانن. جا من ئەم بەیانیە زوو هەستام لە خەو و نانێکی باشم خوار جا ئامادەم بۆی کە خەونی ڕۆدین بەدی بێنم. زام ڕۆدینیش بە هەمان شێوە خۆی ئامادە کردووە هەستی چۆنە کاتێک خەونەکەی بەدیێت. با پەیوەندی پێوە بکەین بزانین لە ماڵیشە بچین سەردانی بکەین. ئەگەر ڕۆدین بڵێمێ نەبێ نەچین هیوام وایە کە بڵێ وەرە. بۆ چاڵی ناگرێ؟ ڕۆدین چۆنی؟ چۆنی ڕۆدینگیان؟ من باشم تۆ چۆنی دەن و باسە؟ بەڵام منیش باشم. یاخوا باش بێت. ئێستا بۆ هاوڕەکانم باسی ئەو مەکرد کە ئەم بەیانیە من زوو هەستام لە خۆ و نانێکی باشم خوار بۆ ئەوەی کە خەونەکەی تۆ بەدی بێنم. تۆ چیت کرد؟ بەڵام منیش هەڵسام لە خەودانم شۆردووە ژری جوانم لەبەر کردووە ئەنجا خۆت ئامادە کردووە و کاتە ئامادەی بۆ ئەوەی کە خەونەکەت بەدی بێنین؟ تەلەفۆن بکە. زۆر چاکە. پێم بڵێ کاتە ئامادەی کە خەونەکەت بەدی بێنین؟ بەڵێ. چاوەتی جلی جوانیشم لەبەر کردەوە جلەکانیشی زۆر جوانە. جاکە ڕەشتین بۆ ماڵیشیان پیشان تان ئەین بە جوانتریش جلوبەرگەکەی. پێم بڵێ ڕۆدین خەونەکەی تۆ چییە؟ باسێکمان بۆ بکە. خەونەکەمەوەیە ببم بە جوتیارێکی سەرکەوتووە ئەنجا ژینگە پاکەمەوە لە پیسی و خۆڵ و خاشاکە ئەی بژیت. زۆر باشە. پێم خۆشە ئەو خەونە جوانت هەیە بەڕاستی زۆر گرنگە و پێم خۆش بوو کە بەرنامەی خەونی ئەم جارە بە دیێنانی خەونی تۆ بێ. کۆمەڵێک خەونی کەش بۆمان باس بکە ئەمڕۆ کاتیم بۆلات. پێم خۆشە کە لە نزیکەوە گفتوگۆکانمان تەواوکەین بۆی ئەگەر ئامادە بیت و بتوانین سەردان بکەین ئێمە بەڕێیەکەوین بۆ لای ئێوە. بەخێر بێت. زۆر سپاس. جاری خوات لەگەڵ. خوافیز. بەڕاستی زۆر ژیر بووم هاوڕێم چەند بە جوانی بیری لەو خەونەی کردبووە. جابا کۆمپیوتەرەکەش بکوژێنینەوە. ئێستا من ئامادەم کە بڕۆم. لەگەڵمانە بن. هاوڕێیانمان هاتوینەتە ناو سیارەکەی کورسات بۆ ئەوەی کە بەڕێ بکەین لەگەڵ هاوکارانمان بۆ ماڵی ڕۆدین. جا ئەڕووین بۆ ماڵیان و خەونەکەی بەدیهێنین. بە هیوام کە مناڵەکانی هاوڕێشمان بە هەمان شێوەی ئەم هاوڕێیانم خەونی جوانیان هەبێت و بتوانن کە کاری لەسەرکەن یاخود بە ئێمە بڵێن بۆ ئەوەی کە خەونەکانیان بەدی بێنین. لەگەڵوانابن. ئازیزان گەشتینە ماڵی ڕۆدین زۆر بە تامەزرۆم کە ڕۆدین ببین و قسەی لەگەڵکەم. وەرن لەگەڵ ما با بڕۆینە سەرەوە. با پێکەوە بڕۆینە ژوورۆ.
سڵاو چۆنی ڕۆدین گیان باشی زۆر سپاس ئەتوان بێمە ژوورۆ زۆر سپاس پێڵاوەکانم لێرەدا بنێم با پێکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ ڕۆدین ئێستا لە ماڵی ڕۆدینین زۆر دڵخۆشم کە لە نزیکەوە ڕۆدینم بینی مناڵێکی ژیر و عاقڵ و جوان جاوەک خۆی وتی جلوبەرگی جوانیشی لەبەر کردووە ڕۆدین چۆنی باش هەمیشە باش بیاتی هەستە با جلوبەرگەکانە ببینن هاوڕێکانم چونکە وتم پیشانتانێم ها چەند جوانە زۆر جوانە فەرمودانی شەرەوە چەندێکە خۆت ئامادە کردو دەمێکە خۆت ئامادە کردو بۆی کە بین بۆلات پێم خۆشە ئەی بۆمان باسکە خەونەکەی تۆ چییە؟ خەونەکەمەوەی ببم بە جوتیارێکی سەرکەوتوو ئیشەڵڵا بە هەمان شێوەکە گەورە بۆ یەبی بە جوتیارێکی سەرکەوتوو چونکە ئەمڕۆژ لە تەمەنی خۆتە ئەتکەین بە جوتیارێکی سەرکەوتوو ئەجا کە هاتمە ژوورۆ بۆ ماڵی ڕۆدین پشیلەیەکم بینی و پشیلەتانەیە؟ بەڵێ چەند ساڵە پشیلێتانەیە؟ 2 ساڵ 3 ساڵ کێ بەخێوەکات؟ هەرم هەتۆ؟ خواردنیەی تەیە؟ بەڵێ ئەی بژیت ئەی لەگەڵ هۆشە سەوزایی زۆرم بینی لە ماڵتان ئینجانەی زۆرە بینم سەوزایی زۆرە بینم ئەمانەی کێن؟ هەرمی خۆمە ڕواندومە بەڕاست هەر هەمووی خۆی ڕوانوێتی چۆن ئاتی بۆ ما باسکە یەکەم جار میوەیەکە هێنم باشە ئەجا دەیخۆم و تۆکەی ئەیکەمە ناو گڵەوە ئاویەیەمە ئەجا دوای ماوەیەکی تر گەورە بێت و ڕێت زۆر باشە ئەی جارێک بۆ کە سەرکەوتو نەبێ ئەم ئیشەی تۆ تۆزێک خەفەتی لێ خۆی بڵێ باشە من بۆچی سەرکەوتو دوای هەوڵ بیتەوە هەموو جارەکان سەرکەوتو بووی ئەی بژیت کەواتە شارەزای زۆر چاکە ئەی پێم بڵێ ڕۆژانە ئاویانەی خزمەتیانەکەیت جا شتێک هەیە ئەڵێ ئەگەر ئینجانەیەکە هەبێیان گوڵێکە هەبێ لە ماڵەوە قسەی بۆ بکەی گوێشە لێگرێ تۆ قسەیان بۆکەی بەڕاستیان پێڵیت ئەڵێمی تر گەورە بن ئەوتانەیەم و گەورەتانەکەم و بەخێوتانەکەم و ئەی بژیت ئەی نەمپرسی چەند ساڵی ڕۆدین 10 ساڵ 10 ساڵی تەمەەن درێژ بیواتە لە پۆلی پێنجی بەڵێ چەند زیرەکەم منش ئەی ڕۆدین لە بڕۆی کە حەز لە سەوزاییە هەستەکەم حەز لە ڕەنگی سەوزیش بێ بەڵێ بەڕاست حەز لە ڕەنگی سەوزە جوانترین ڕنگ لە لای تۆ چ ڕەنگێکە پیرۆزەی کاتە سەوز نییە سەوز و پیرۆزی سەوز و پیرۆزی هەردووکی پێکەوە باشە زۆر چاکە ئەمڕۆ خەونەکەی تۆ بەدیهێنین باشە ئەدبین بۆ شوێنێک تۆ بڵێ بدبین بۆ کێ نازانی جارێ نازانێ جا لە کۆتایی شان سپرایزێکیشمان هەیە 2 سپرایزیشمان هەیە حەزت لە سپرایزە؟ زۆر باشە پێم خۆشە کە دڵخۆشت کەم و لەگەڵمانە بن ئێوەش ئێستا ئێمە بەڕێکەوین ئامادەی خۆ ئەنیا ئەی باشە ڕۆدین پێم بڵێ جلوبەرگەکانی من جوانن منیش خۆم ڕێکخستووە لەگەڵ تۆیە و بۆ خەونەکەی تۆش جلەکەم ڕێکخستەوە بۆی کە کاری باشکەین باشە زۆر سپاس دەکەم ئازیزانی هاوڕێمان من و ڕۆدین ئامادەین تۆش ئامادەی؟ بەڵێ ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە بڕۆینە شوێنەکە جاری ڕۆدین نازانێت شوێنەکە کوێیە ئەیبینە شوێنێک و لەگەڵمانە بن و کۆمەڵە سپرایزی کە بۆ یەکەین بیبینن کە چییە بڕۆین؟ با بڕۆین فەرمو لە مانگەی دارستانی سەرسنات جاڕۆدین هەر سەری دارەکانەکە گەورە و جوان و بەرزن وایە؟ بەدڵتە؟ جا هەوایەکی پاکی هەیە هەوایەکی پاگەڵمژە زۆر خۆشە دڵخۆشی ئێمە کەیستە تۆمان هێناوە بۆ ئێرە؟ جا ئەمڕۆ خەونەکەی تۆ لێرە بەدیهێنین بە هاوکاری
ئەندازیارێکی کشتتوکاڵ کە پێکەوە گفتوگۆکەین کۆمەڵێک زانیاری باشمانەیەتێ لەسەر کشتتوکاڵ و لەسەر ئەو پرسیارانی کە تۆ لە مێشکتایە و حەزەکەی کە پێی بڵێ دواتریش سپرایزەکەی کەت پێڵم باشە کاتۆرە با پێکەوە بڕۆین بۆ لای ئەندازیارەکە سێریکە دێرێ کۆمەڵێ نەمامیش چێنراوە زانی بەخێر بێن سەرچاو بەخێر تۆزی بڕۆ پێشتر ئەمە ڕۆدینی هاوڕێمە ڕۆدین خەونێکی جوانی هەیە جا ئەمڕۆ هێنامان بۆ ئێرە بۆ لای بەڕێزت بۆ ئەوەی کە خەونەکەی بەدی بێنین و کۆمەڵێک زانیاری وەرگێ بەڵام سەرتا پێمان خۆشە بناسێنی بۆ ڕۆدین و هاوڕەکانی من ڕەوا عەبدولقادر ئەندازیاری کشتتوکاڵی لە نەمامگەی دارستانی سەرچنار زۆر خۆشحاڵین ئەمڕۆ کە کاکە ڕۆدین هاتۆتە نەمامگەکەمان بۆی کە هاوکارێکی باش بین لە بەدیێنانی خەونەکەی زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا پێمان بڵێ کشتتوکاڵ چییە و کارەکانی چین و چەند بەشی هەیە بۆی کە ڕۆدین لە ئێستاوە زانیاری هەبێ بە باشی گوێ بگرە کاکە ڕۆدین بەخێر بێنیاخوا کشتتوکاڵ بەپێی ناوچەکان بڵین چ جۆرە نەباتێک چ جۆرە ڕۆکێک لەو منتیقەیە گەشاکە زیاتر لە هەموو ناوچەکانە بڵین ئیحتیمامە درێ بەو جۆرەی کە گونجاوە لەگەڵ کەشوهەوا و لەگەڵ خاکی ئەو منتیقەیە هەموو نەمامێک هەموو درەختێک پێویستی بە خاک و خاکێکی باش بۆ گەشەی ئاو هەوایەکی گونجاو یارمەتی دەریکی باشە بێ بۆی کە ئەو جۆرە نەمامە لەو منتیقەیە گەشە بکات کاتە پێویستە ئاو هەواکی باشی هەبێ نەمامەکە و جۆری خاکەکەشی چیتر ینی زیادمەتکردنەکەش بەڵێ بەتەشی دێسر هەر نەمامە هەر درەختێک پێویستی بە جۆرێک ئاودانە بە جۆرێک ینی کاتەکانی گونجاو کاتی گونجاو بۆ ئاودانی ئەجا دوای ئەوە کاکڕاڵم باشترین کات بۆ ئاودانی ئەو نەمامەی کە هاتە بەیانیانە بەڵێ ژوا نەمامەکانت ئاوداوە چکامیش لە ماڵەوە کۆمەڵێک نەمامی باشی هەیە لە ماڵی خۆیان سەوزایەکی باشی دروست کردو بۆ ماڵەکە زۆر جێ خۆشحاڵیە کە ئێستا مناڵان بەتایبەت ینی ژینگەیان خۆشەوێ هەڵدەدەن کە سەوزایی بەتایبەت زیاد بکەن حەزیان لێ ینی لە ماڵی خۆیانەوە بڵین دەست پێەکەن لە ئینجانەیەکەوە کە بە شتی بەسیت دەست پێەکەن ئەو توانەی کە لە میوەکانە یان لە درەختێکی بڵین سنەوبەریا تا بێ لە ئینجانەیەکە زیادیەکە ئەمە جێ خۆشحاڵیە بەڕاستی بڵین ئێستا ئێمە لێرە سنەوبەریات زیاتر بەکە ئینتاجەکەین لێرە زۆربەی نەمامەکانتان دارە درەختە کاکە ئەگەر هینە نەمامەکە و خۆری بەرنەکەی لێدە بەڵێ ینی ئێستا هەموو نەمامێک گوتمان پێویستی بە ڕۆشنایی و بە خۆرێکی دیاریکراو هەیە هەنێک نەمام هەیە کە زیاتر ئەوانی کە بۆ ناو ماڵ بەکارێنێنە گوڵی زیینە و بابەتی سێبەر ینی ئەوانە کەمتر خۆریان بەکارێنێ بەڵام کە جۆرێک نەمامان هەیە بڵین ئێستا درەختێکی سنەوبەریات بڵین ئەو جۆرەکانی سنەوبەر کە خۆر و گەرمایەکی زیاتریان پێویستە تشکی هەتاویان پێویستە ئەو ناتوانین لە ناو ماڵا بەکاری بێنیان ئەگەر لە ئینجانەیەکی شا تا تەمەنێکی دیاریکرا و لە ئینجانەیە ڕوانمان ئەتوانین لە نزیک پەنجەرەیەکەوە کە خۆر لێی بات تا ماوەیەک بتوانین لەوەیە بەخێوی ڕاستە کاتە ڕۆدین بیری خستینەوە لەگەڵ ئەوی کە باسمان کرد ئاودان لەگەڵ جۆری خاکەکەی خۆریش چونکە لە زانست کاتە تو لە زانستی شا باشی هەنێ جان ئەی پێی بڵێ کە لە ماڵەوە چۆن نەمامەکانە دروست کردو و بە خێویانەکەی لە ماڵەوەی تر میوەیەک دەخۆم ئەجا تۆکەی دەردەکەم وی کە من ژێرگڵەوە ئیمجانەیەکی دایکەم دوایەوە ئەیەم و دوای ماوەیەک ئیتر گەورە بێت و زۆر باش تا ئەو کاتەی کە بڵین تا حەدێک گەورە بێتتر خۆی هەموو نەمامێکیش بەشێکی لە خاکەیە کە بەشی ڕێگەکەیەتی کە ئەو
مەسئولە لەسەر ئەوەی کە خۆراک بۆ ئەو بەشە زیینوەکەی سەرەوە بڵین خۆراکی لە خاکەوە بۆ گوازێتەوە. ئەم نەمامی کە لە ئینجانەیەکا بەخێوەکرێیان تۆیەکت کردوتە ناو ئینجانەیەکەوە تا حدێک تا ئەو کاتەی کە خواردنیشی باشی تیا بێ ئینجانەکە بەشی ئەوە بکات کە بەشە سەوزەکەی سەرەوە خواردنی بۆ دابین بکە تا ئەو کاتە ئەتوانێت لەوێ گەورە ببێت. دوای ئەوە ئەتوانی بیکەیتە باخێکتان هەبێت لە دەرەوە یان بیکەیتە ئەرزەوە بۆ ئەوەی زیاتر بتوانێت خۆراک دابینکە. کاتە ئەو شوێنەی ئەبێ بۆ گەورە بکەیت لە ئینجانەکە دەری بێنی بیکەیتە باخێکەوە پێم بڵێ بەرهەمت دەستکەوتووەواتە ئەگەر هەرمەیەک تۆی هەرمەیەک ڕوانە بێ هەرمی گرتووە دواتر هیچ میوەیەکە دەست نەکەوتووە کاتە چی بکار ڕۆدین بۆی کە میوەی دەستکەوت؟ بڵێ خۆی زۆربەی ئەو نەمامە بەریانەی کە بە تۆ ئەڕوێندرێ بۆ ئەوەی سنفەکەی باشتر بێ دوایی متوربە ئەکرێ ینی لە تەمەەن تا تەمەنی یەک ساڵ بە چییە بۆی کە ڕۆدینیش متوربە لە تەعم و ئەسڵ هەیە بڵین تۆ نەوئێکدارت هەیە کە ڕێگەکەیت پێویستە بەڵام دارشکە ئەبینی لە هەمان جۆر بۆ نمونە پرتەقاڵێکت هەیە بە تۆ کردوتە ئەمە لەوانەیە بەریشی باش نەدا یان بچێتەوە سەر نارنج بڵین کە هەر لە هەمان ئایلەیە بۆ ئەوەی بتانی ئەمە بەرهەمێکی باشت باتی ئەتوانیت لە پرتەقاڵێکی تر کە بەرهەمەکەی باشە لە شوێنێک بینیوتە کە سەیرەکەی هەم بەرهەمێکی زۆر باشی یاوە کوالیتەکەی زۆر باشە ناوی پرتەقاڵەکەی گەورەیە ئاودارە لەمە گۆبکەیەکەێنی بۆ سەر ئەم بەشێکی سەوزەکەی بڵێ لقێ لەو جۆرە نەمامەی کە بە باشی ئەزانی بێنی لەگەڵ ئەمەیە متوربەیکەی متوربەواتە پێکەوە ئەینوسێنی تو ئەیڕوێنیتەوە بەڵێ زۆر باشە. باشە ڕۆدین پرسیاری چیتر بکەین ئەم شوێنە بۆچی داتان پۆشیوە بەم پەردەیە؟ بەڵێ ئەم جۆرە نەمامانەی کە لێرە ئینتاج کراوە بڵین لە هاوینە گەرمایەکی زۆر بەتین هەیە بۆ ئەوەی کە ئەو گەرما بەتینە کەم بکەینەوە ئەم جۆرە شەبەکەی بەسەرا درێت کە لە 1970 هەتاوەکە جێڕێتەوە لە گەرمای زۆرە ئەم نەمامانە لە گەشا وەستن ینی تۆ جەویژی بۆ ڕەخسێنی زیانیشی هەیە جەویژی بۆ ڕەخسێنی کە لە فترەی هاوینەکەشە ئەمە لە گەشەکردن نەوەستێ ینی زووتر گەورە بێ نەمامەکە وەک ئاودانیشی کەمتری پێویستە تۆ کە تشکی خۆر کەمەکەیتەوە درەنگتر وشکە بێتەوە گڵەکەی خاکەکەی درەنگتر وشکە بێتەوە ئەو کاتە ئاودانێکی کەمتریشت پێویستە و نەمامەکانیشی جوانتر و گەشیان زیاترە بێت. ڕاستە کەواتە ڕۆدین ئەبێ ئاگاو لە تیشکی خۆر بێ زۆر تیشکی خۆر لیان نەیە بۆی کە بیان سووتێنێ و ئاودانیش بە هەمان شێوە نەیان خنکێنێت و جۆری خاکەکەشی باش بێت و دواتر بیانکەیتە باخەوە بۆ ئەوی کە گەورەتر بێ شوێنەکان و بتوانن بە باشتر گەورە بن. چ پرسیارێکی تر هەیە؟ سوودەکانی تۆ کشت و کاڵەزانی یاخۆت ئیشکردن لە نەمامگەیەکی ئاوا سوودی چییە بۆ ژینگە؟ سوودیەوەی بۆ ژینگە پاکاتەوە هەواکە تەندروست دەکات و ئێمە دەتوانین هەوایەکی پاک هەڵبژین. زۆر ڕاست. هەموو نەمامێک هەموو دارێک لە ڕۆشنە پێکاتنە لەوانەیە لە زانستی خوێن بێتان CO2 لە جەو وەرەگرێ ئۆکسسیژین نایەتەوە دوانە ئۆکسیدی کاربۆن لە جەو وەرەگرێ ئۆکسسیژینمان پێ بەخشێ بڵێ مرۆڤیش پێویستی بە ئۆکسسیژینە بۆ هەناسەدان لەبەرەوە ئەبێتە هۆی پاکردنەوەی جەوەکە لە هەتا گازە ژەهراویەکان لە CO2 لەو CO2ی کە لە هۆکارەکانی گواستنەوەەوە بڵێن هۆکاری گواستنەوە هۆکارن بۆ زیادبوونی CO2 بۆ نمونە یان کارگەکان بوونی ژینگە کارگەکان بڵێ ئەمە درەختەکان ئەتوانن ئەو CO2 هەڵمژن و ئۆکسسیژینێکی پاکمان ڕاستە کاتە تۆ کارێکی زۆر باشەکەی ئەی پێم بڵێ لە بیرت لێ کردوتۆ لە داهاتوە ببیت بە کەسێک یاخود ئەندازیارێک وەکو کاگڕا لەم شوێنانە ئیشکەی بیرت لێ کردوتەوە پێت خۆشە بێت منیش پێم خۆشە بێ خۆشە ئیشەڵا ئەندازیارێکی سەرکەوت و ئیشەڵا چۆن هەموو بوارەکانی تر بڵین کەسێک کابێ بە پزیشکێک هەوڵ و ماندووبوونێکی زۆریە بێ یان کەسێک کە ئەندازیارێکی تەلارسازی سەرکەوتوی لێ دەرچووە هەوڵ و ماندووبوونێکی زۆری ویستووە
بە هەمان شێوە ئەندازارێکی کوشت و کاڵی یان جوتیارێکی نمونەیی کوشت و کاڵی ئەمانیش هەوڵ و ماندووبوونێکی باشێوێ بۆی چونکە مەجالێکی زۆر فراوانە کەواتە کۆلێژی تایبەت هەیە ئەتوانی بخوێنی لە دوایی قوتابخانەکە ئەڕۆیتە کۆلێژ یاخود هەر بەشێکە خۆت حەزی لێە ئەگەر تا ئەو کاتە لەسەر ئەم خەونە دمایتەوە ئەتوانی بۆی بخوێنی کۆلێژەیە وازان بەشەکانیشی جیاوازە بەشی باغداری هەیە بەشی ئاژەڵ هەیە ئاژەڵداری هەیە بەڵێ باغداری هەیە ینی چەنە کۆلێژی کوشت و کاڵی زۆر باش هەیە لە سلێمانی و هەولێر و کوردستان ڕاستە بەزم بەشی تۆ پێڵەن باغداری ئێمە لێرە بڵین دارستان ینی زیاتر نەمامی هەتا بڵین لە کۆلێژەکانشا کۆلێژی بڵین کوشت و کاڵ بەشی دارستانیش هەیە کە زیاتر ئیحتیمام ئەدرێن هەتا لە بەو نەمامانەی کە بۆ دارستانەکان بەکارێ بۆ مەنتیقەیە کە ئێمە بەتایبەت بۆ سلێمانی هەتا ئێتر بۆ لە غاباتەکانە بۆ ئەو نەخۆشیانی کە تووشی دارەکانە بن بۆ هەموو ئەو پرسیارم با ئەوەت بێ باسی نەخۆشیت کرد ڕۆدین چی بکە بۆ ئەوی کە ئەو بەشە سەوزایی لە ماڵی خۆیان دروستی کردووە تووشی نەخۆشی نەبن بەڵێن زیاتر نەخۆشیانی کە تووشی نەمامەکانیان درەختەکانە بن یان بەهۆی حەشەراتەوەیە یان بەهۆی فتریات کە ڕووەوەیە یان بەهۆی ڤایرۆسەوەی ینی هەر یەکێک لەمانە هۆکار و چارەسەری خۆی هەیە چۆن کەسێک نەخۆشەکەی لای دکتۆر هەر نەخۆشە و چارەسەرێکی تایبەتی خۆی هەیە ئەو کاتە تەشخیصی نەخۆشیەکە و عیلاجەکەی ئەوە ئەکەوێتە سەر جۆری تووشی خوانەکە تووشی ئەگەر نەخۆشیەک بوون ئەبێت بیبی بۆ کەسێکی شارەزا کاگڕەوە بۆ ئەوەی کە چارەسەر بۆ نەخۆشیەکە دیاری بکرێ اینجا چارەسەرەکەی زۆر ڕاستە چ پرسیارێکی تر هەیە ڕۆدین تۆ تا پرسیاری ترم نییە زۆر چاکە مادەم پرسیارت نییە با سوپرایزێکت پێ بڵم ئێستا لەگەڵ کاگڕەوایە ئەڕێی نەمامە چێنین پێکەوە پێت خۆشە؟ بەڵێ زۆر خۆش کەواتە منیش پێم خۆشە بێ پێکەوە نەمان بچێنین بۆەوەی کە جێگا دەستێکمان هەبێ و خزمەتێک بە ژینگەکەشمان بکەین و تۆش ئەم کارە تاقی بکەیتەوە باشە لەگەڵێمە کاتە فەرموو کاگڕاوا بڕۆین فەرموو هاوڕێیانمان ئێستا ئێمە هاتوونێتە ئێرە بۆ ئەوەی کە نەمان بچێنین بۆ ئەوی کە ڕۆدینیش بە کردار بیکات لەگەڵمان و شارەزاییەکی هەبێت و فێر بێت و کە ئەمەش بەشێکە لە خەونەکەی کاگڕەوە ئێستا ئێمە شوێنەکەمان ئامادە کردووە بۆ نەمامەکە ڕۆدونیش ئیشی باشی کردوا بوو جا پێویستە چی تر بکەین و چی گرنگە و چۆن بتوانین کە نەمان بچێنین بە تەندروستی پێش هەموو شتێ لە کاتی ڕوانی نەمامێکە ئەبێ شوێنەکەی بۆ ئامادەکرێت دووری نێواندارەکان دووریشی گونجاو بێ بڵین هەر جۆرە نەمامە و دووریشی مەسافەی بینی نەمامەکان جیاوازە لە دارێکەوە بۆ دارێکی تر ئەمە بەڵێ مەسافەیەکمان شتۆ لە بینی ئەم دوو نەمامەیە چاڵەکان ئەبێ لە کاتێکا بێ خاکەکە زۆر وشک نەبێ کە هیچ شێیەکی تیانە بێ و کاتێکیش نەبێ کە زۆر بارانێکی زۆر و خاکەکە ینی تەواو قوڕ بێت کاتێکی گونجاو بێ بەڵێ ئێستا وەختی بەرە و شەڵا بارانباری نیژە ڕوونیانی ئێستا کاتێکی باشە بۆ ڕواندنی نەما چونکە ئێستا جارێک ئاودانی پێویستە ئیتر دوای ئەوەی شەڵا وەرزی بارانبارینە و بارانی بەسەر ئەبارێ نەمامەکەمان چییە؟ جۆرێکی سنەوبەرە سنەوبەری بەرداری پێڵێن تەمەنێکی زۆری هەیە سنەوبەری زۆری لێ ئەم دانرانە کە چەندێک گەورن و تەمەنیان هەیە ئەمانەی من و ڕۆدینی جوای لێبێت ئیشەڵا ئەمانیش گەورە بن و کاکە ڕۆدین ئەبینێتەوە بە گەورەی چاڵێکی بۆڵ کەندرێت ینی 3 بۆ 4 بەرامبەری ئەو کیسەیە بێ کە تایەتی گڵێکی تۆزێ فشەڵ و نەرمی بخرێتە ژێر و نەمامەکە بڕوێن نەمامەکەی تیادانێت و پڕێکیتەوە لە گڵ و
شێلانێکی کەمی بۆ بکرێت. زۆر چاک کاتە با دەست پێ بکەین ئێمە چی بکەین پێمان بڵێ ئێمە کە ئەم کیسەی بۆ ئەدڕێنین وا نەکەین کە گڵەکەی هەڵوەرێ بۆی ڕێگەکەی عەزیەتی نەبێت بینی ئەمە ڕێگە بە جۆرێک بیڕوێنین کە ئەو گڵەی لێ هەڵنەوەرێ بۆی ئەو ڕێگەی تازە ئەو سپیانە نیشانەی ئەوەیە کە تازە دەستی کردووە ڕێگەکە دەستی کردوێتەوە بەگەشە بۆی بچێتە شوێنێکی فراوانترە و بتوانێت ئەو ڕێگە زیاد بکات. زۆر باشە ئەو بەشی کە چاڵمان کردووە باشە بۆ ئەم نەمامە بەڵێ ئێستا ئەمە تقریبا 25 سانتیمە ئێمە 30 سانتیمێک زیاتر هەڵمانکەنەوە کە ئەتوانرێت ئەمە داپۆشێت و 4 سانتیم سەر ئەم ینی لە قۆڵی کیسەکە زیاترمان هەڵکەن. جوانە ڕۆدی بەو شێوە بێ ئەزیەتی نەبێ گڵەکەی هەڵنەوەرێ بۆ گڵێکی نەرمی باشی بخینە دەور و پشتی و پێپڕ بکەین. تۆزێک کاکەنازەکە گەورەشە بۆ ڕۆدین بەڵام من هاوکاریەکەم توانی بەشێکی بچووکی بەری تۆش تۆزێ هەر بە قاز شێرین بۆی هەوای زۆر تیانەمێنی و ڕێگەکە وشک نەبێ هەوا زۆر لێ نەدا تقریبا چاڵی بۆ بە چاڵێکیش بۆ نەمامەکە بۆی بتوانرێ ئاو خواتۆنجا ئەمە ئێستا لەم کاتە جارێکیش ئاودانی پێویستە ئێستا ئاوی شێرین تەژە ئاوەکەی بۆ هێنین کە تینووی نەبێ زۆر چاکە هاوڕێیانمان نەمامێکی کەژە شێنین لەگەڵمانابن و کۆتا سپرایزیشمان ماوە بۆ ڕۆدی. بینەران هاتوینەتە کۆتا بەشی بەرنامەی خەون کە ئەویش کۆتا دیاریمانە بێ بۆ ئەم هاوڕێ جوانم ئەزانی چ دیارریەکە بێ لەبەرەوەی کە تۆ لە ماڵەوە سەوزاییت هەبوو و بە خێوتە کرد کۆمەڵێک لەو ئیشانەی کە خۆت دروستە کردبوو باشە جا لێرەش گوڵ هەیە گوڵە باخم بینی گوڵی لاڤێندەرم بینی کۆمەڵێک گوڵی کەی لێیە کە ئەتوانی بەدڵی خۆت کام گوڵت پێجوانە و حەزەکی بە خێویکەی هەڵی بژێرە و ئەبێ بە دیاری بەرنامەی خەون بۆ تۆ لە بڕۆی کە لە ماڵازام گوڵت بە خێو نەکردووە ئەوی کە گوڵیشت هەبێ پێت خۆشە بێ جا بە باشی خزمەتیان کاوەکو و کاگڕواکە پێیوتی بە باشی ئاویان بە و کام گوڵەشە هەڵبژار دواتر کاگڕواش ئامۆژگاری تەکا کە چۆن ئاویان بیت و چەندێک پێویستی بە ڕووناکیشە باشە دڵخۆشە بیت زۆر چاکە زۆر سپاس بۆ تۆش کاگڕواگیان ئەمڕۆکە لەگەڵمان نابووی دڵخۆش بووم کە تۆش بووی بە بەشێک لەوەی کە خەونی ئەم هاوڕێمان بەدی بێت و دڵخۆشی بکەین زۆر خۆشحاڵ بووین کۆتا قسەی تۆ چێ بۆ زۆر خۆشحاڵ بووین هیوادارین سودێکمان گەیاندبێ بە کاکە ڕۆدی و هەموو ئەو مناڵانەی کە خەونیانە کە ژینگەیشی پاک و خزمەتی سەوزایی و دار و درەخت بکەن بە هیوام کە منیش مناڵانی تریش چاو لە ئەم هاوڕێمان بکات بۆ ئەوەی کە ئەوانی ژینگەیان خۆش بوێت و خزمەتی بکەن تا بەرنامێکی تری خەون بەخواتان سپێرین با پێکەوە ماڵاویکەین خواتان لەگەڵ.